خۆشەویستان جارێکتر سڵاوتان لەبێ دوایین تۆرە گفتوگۆی ئەمڕۆژمان بابەتێکە پەیوەستە بە منداڵەوە کە باس لە نەخۆشیە دەرونیەکانەکەین کە ڕوبەڕووی مناڵە بێتەوە یەکسەر با لەوە دەست پێ بکەین گەورەکان ئەگەر تووشی شێرگرفتێ بن نتوانن دەری ببڕن بەڵام مناڵەگەر تووشی کۆمەڵی نەخۆشی دەرونی بڵێ لەوانەیە دەربڕینی کەمتر بێت ئەم سترێسە تایە کۆ بێتەوە دواتر ڕنگدانەوەی خراپیە بێ بۆی گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەین میوانداری زۆر بەڕێز دکتۆر زانا علی ماکۆک پسپۆڕی دەرونی کە بەڕێزانی سا لە ستۆدیۆ لایەمە میوانە دکتۆر جان زۆر بەخێر بێی سپاس بۆ ئامادەبوونێ با هەر لەو پرسیارەمەوە دەست پێ بکەم ئێمە گەورەکان ئەگەر سترێسیەک بێتاقەتێکمان بۆ دروست بێ یان دەریە بڕینیان خۆمان ڕێن بە دوای چارەسەرە بەڵام مناڵەکانمان ئەگەر تووشی نەخۆشی دەرونی بن چیە بێت چیە بێت لە ڕاستیان ئەگەر بۆ شێوازە وەڵام بینەوە مناڵ تووشی نەخۆشی دەرونیە بێ بەڵێ تووشیە بێ وەکو تۆ فەرمووت گەورەکان ئەزانن پێمان بڵێن بەس مناڵەکان نازانن کەو حاڵەتە چییە نەخۆشیە جەستەیەکان لەسەر جەستە دەرەکەوێ هەم مناڵەکە خۆی هەم ئێمە پێی بین بەس نەخۆشیە دەرونیەکان لە ناوەون بۆیە خودی مناڵەکە ئەسڵەن ئەزمموی نیە نازانێت نەخۆشی دەرونی چییە بۆیە باش وایە لەویا دایک و باوک یەکەم محور بن کە چاو بخەنە سەر ئەو پۆینتانەی کە دەلالەتن یان بەڵگەن بۆ ئەوەی کە و مناڵە نەخۆشی دەرونی هەیە بڕوانە ڕەفتاری مناڵەکە بڕوانە لایەنی ئیمۆشناڵ هەڵچوونی مناڵەکە بڕوانە لایەنی کۆگنەتیفی مناڵەکە بڕوانە لایەنی ئەکادمی مناڵەکە بڕوانە لایەنی فیزیکی مناڵەکە کە کۆمەڵک نیشانە هەن پیشانی ئێن کە و مناڵە گرفتی دەرونی هەیە بۆ نمونە لە نیشانە ئیمۆشناڵیەکان مناڵەکە زۆر سادنەسە بێ بێتاقەتە بێ وەک پێشوو نییە لە نیشانە فیزیکیەکانی مناڵەکە هەندێک جارنەوە بەناو هاواری ئازاری گەدە و ئازاری سەریەکاڵە سەر مێشێ یان خەوی تێگەچێ یان کێشەی خواردنی بۆ دروستە بێ وەکو پێشوو ناخوا لە نیشان ڕەفتاریەکانی مناڵەکە گریانی زۆرە بێ یان لە پڕت و ڕەبوونی بۆ دروستە بێ وها کەسی مناڵێکی وا دەرەکەوێ شتەشکێنێ شەڕەنگێزە بێ بە کوردی لە نیشانە کۆگنەتیفیەکانی مناڵەکە لە مەکتەب پاشەکشاکەیان لە ڕۆزە پێشتر شتەکان فێرە بوو بەباشی بە سێرەکەی مێشکی لای خۆمان پێڵین تەمەڵتر بوو وەکو جاران نییە فۆکەسی باش نابێت تەرکیزی باش نامێنێ وەکو جاران ویان با بڵین سەرنجی لەسەر ئەو بابەتانی کە پێویستە بۆ فێربوو نامێنێ ئەگەر ئەم نیشانانە لە مناڵەکەیە بەدی کرد کە پێشتر نەی بووە باش وایە خێزان دەستی مناڵەکە بگرێ و بەرەو پسپۆڕێک بیبا بۆی چارەسەرەکەی بۆ دۆزێتەوە کاتە دکتۆر مناڵێک بۆ لانێ تووشی ئەمانە بێت هۆکارەکان چیە؟ هۆکارەکانی لە ڕاستیە هۆکاری نەخۆشیە دەرونیەکان یان شڵەژانە دەرونیەکان لە مناڵە تقریبن بۆ سێ هۆکارە گەڕێتەوانێ یەکێک لە هۆکارەکان با بڵێن کیمیایی مێشکە کیمیایی مێشک گۆڕانکاری بەسەرایان تێگەچێ با بڵین هۆرمۆنەکانی ناومێشک کە بەرپرسن لە پەیامە دەرونیەکان بۆ ئینسان مەشاعرە دەرونیەکان بۆ ئینسان وەکو هۆرمۆنی دۆپامین سیرۆتۆنین باڵانس نابن یان لە ڕووی جینەتیکەوەم کەسە بۆ ماوەیە لەبەرچی لەبەرەوەی ئەکرێ لە بۆ ماوەی ئەم خێزانەیە نەخۆشی دەرونی بوو بێ بۆیە کاتێ مناڵەیەتە دنیاوە ئەم بۆ ماوەی بۆ گوازراوەتەوە بۆیە ئەکرێ ئەمیش تیای دەربکەوێ یەکێک لە هۆکارەکان با بڵێن بایۆلۆجیە یەکێک لە هۆکارەکانی کە سایکۆلۆجیە مەسەرەن ئەو شۆک و تراما و زەبرە دەرونیانەی کە مناڵەکە ئەکرێت لە تەمەنی مناڵیا تووشی ببێ ڕوونە تووشی ببێ یەکێکتر لە هۆکارەکان کۆمەڵایەتیە ئەو مناڵە هەڵبەت لە ژنگەیەکا گەورە ئەبێ لێککەوتە و بەرکەوتەی لەگەڵ خەڵکە بێ هەموو خەڵک بە ئاواز و ویستی ئەو مامەڵە ناکەن یان بۆ نمونە مناڵ هەیە ئیگنۆرەکرێ نگلێکتەکرێانی دایکەکە داوامێکی زۆری هەیە یان دایکەکە داوامی نییە بەڵام فەرامۆشیەکە یان مناڵەکە مناڵێکی کەی بەدوایە ئەم مناڵە ئێمالەکرێ یان مناڵەکە دایک و باوکی جا بێتەوە لەگەڵ دایکێکی کاژی لەگەڵ باوکێکی کاژی گرنگی پێنادرێ ئەم سێ هۆکارن بۆی نەخۆشیە دەرونیەکان یان شڵەژانە دەرونیەکان لە مناڵە دەربکەوێت باشە ناکۆچی نێوان هاوسەرەکان تا چەند کاریگەری هەیە لەسەر مناڵەکە نۆ مناڵە دەنگێکە شەڕێکە ڕاستە قسە ناکات بەڵام تیاکووە بێتەوە ئەزای یەکێکە لە پەیامە ترسناکە دەرونیەکان خێزانە بێ زۆر وریایی بێ بەڕاستی مناڵ کاتێکە لە دایکە بێ وردە گەشاکە مێشکێکی سافی هەیە و پەیامی ئاشتی بۆ ئەو مانەدارترە وەک لە پەیامە توندەکان کێشەی نێوان دایک و باوک بە مطلقی و ڕاستە و خۆ کاریگەری زۆر سلبی لەسەر گەشەی عەقڵ و لایەنی دەرونی مناڵەکە دروستەکە و کاریگەری ڕاستە و خۆی لەسەر پێرسناڵەتی شێوەی کەسایەتی ئەم مناڵە دروستەکە لە ئایندەیە
مشکی مرۆڤ علمەڵێ بەرمەجە ئەبێ ئێوە ئێستا بۆ جۆرە بیرەکەنەوە لە بڕی مێشکتان لە چەمەنی مناڵیتان و تا ئێستا بەرمەجە بۆ جۆرە بۆ نمونە من کە هاتمە ژوورەوانێ ئێوە لە بەرم هەستان و تەوقەتان لەگەڵ کردن چۆن ئەمەتان کرد بۆ کردتان چکە لە مێشکی ئێوە خێزانەکەی ئێوە ڕێزی فێری ئێوە کردو بۆ ئێستا ڕێز لە ئێوە بەرمەجە بووە بۆ ئێوە لە هەر شوێنێکا بن کەسێک لە خۆتان گەورەتراتە ژوور لەبەری هەڵەستن مێشکتان بەرمەجە بووە کاتێک خێزان زۆر شەڕەکە لە بەردەمی مناڵەکەیە مێشکی مناڵ بە توندوتیژی بەرمەجا بێ بەڕق بەرمەجا بێ بە شەڕ بەرمەجا بێ لە دەرەنجامە کاریگەری زۆر سربی لەسەر مناڵەکە دروستەکایکێکیش لە کاریگەریەکان بۆ نمونە مناڵ تووشی تراماکە یەکێک لە مەرجەکان بۆ توشبوون بە تراما لە مناڵە شۆکی دەرونی کە سەرچاوەکەی ترسی لە دروستە بێت ترسێکی زۆر مناڵەکە دوایی شۆڕە بێتەوە بۆ توانای دەرونی مناڵەکە باوەڕی بە خۆی نابێ وەک پێویست مناڵەکە گومانی بۆ دروستە بێ مناڵەکە لاسایی دایک و باوکێکاتەوەکەوان چیان کردو لە دەرو ئەمیش ئەگە تووشی مۆقیفێکی وابێ ئەمان شتەکاتەوە بۆیە مناڵ تووشی تراماکە و تراماژێکێکە لە گرفتە زۆر خراپەکان بۆ مناڵ دکتۆر منداڵی ئەم سەردەما هەرچەند تاکر لە مناڵیەوە هەستیارە بە تایبەت لە ڕووی دەرونیەوە بەڵام زیاتر ئەبینین لە جاران ئەوترێت تووشی گرفتی دەرونی تووشی نەخۆشی دەرونی ئەبێت تووشی خەمۆکی ئەبێ مناڵی ئەم سەردەمە من بیستومە ئەڵێن چەند مانگانە هەست ئەکا دایکی بەیانی ئەچێ بۆ دەوام بەجێ ئەهێڵێ ئەڵێن ترسێکی تیا دروستە بێ ئەو شەوانە ناخەوێ زۆر گەڕۆکە بێ ئەگری بیانەکەگرێ ئەمەە بۆ وای لێ هاتۆ مناڵ لە ئێستای ئەمەە هەستیار بۆ لە ڕووی دەرونیەوە لە ڕاستیە خەت و سەحەر WHO ینی تازەترین تەقریری WHO کە ڕێکخراوێکی تەندروستی جیهانیە ئەڵێت لە 150 نەخۆشیە دەرونیەکان لە تەمەنی مناڵیان ڕۆیە ینی ئەمە هەر وا بووە و مرۆڤ وایە ینی بەو جۆرە نییە بڵین ئێمە بزاد ئێستاوا بۆ جاران وانە بووە ئەکرێ ئێستا واعی زۆرترە و سوشیال میدیا توانێ هەواڵەکان بگوازێتەوە بۆ ئێمە زۆرتر پێی بین و ئاستەکەین تۆخچرە بەس لە 150 نەخۆشیە دەرونیەکان و شڵەژانە دەرونیەکان لە تەمەنی مناڵیان ڕوایە یەک دوو ئەگەر پۆلێنێک بکەین بۆ ناوی نەخۆشیە دەرونیەکان و تەمەنیان لە چکەیە ڕوایە ئەم حاڵەتی بەڕێزت باست کرد شڵەژانێکی دەرونیە پێوترێ ئەنەگزایەتە تاچمنت دیسۆردەر ینی ترس لە دابڕان بەڵێ مناڵ بۆی دروستە بێ کاتێک گەر هەستی دابڕانی بۆ بێ بەڵامکەی مناڵەکە زۆر هۆگری دایکەکە بووە زۆر دەستی گیراوە زۆر نازی پێدراوە مەهارەی کۆمەڵایەتی ئەم مناڵە نەهێڵاوە گەشە بکات چوە تێکەڵ نەکراوە لە دەرەنجامە کە دایکی دەوامی هەیەیان دایکی لی دوورەکەوێتەوە ناتوانێت قبوڵی بکە بۆ حاڵەتاڵێن ئەنێگزاتیە تەچمەندی سۆردەر و ترسە لە دابڕان باشە یەک دوو مجموعەیە با بڵین شڵەژانی کەمان هەیە لە تەمەنی مناڵیان ڕوایە بۆ نمونە ADHD Attention Deficit Hyperactivity Disorder ئەم نەخۆشیە لە 7 ساڵی ئەتوانرێ دیاری بکرێ بە تەقریبی ADHD هەرو فرەجۆڵەکەیە باڵێ مناڵان لەم جۆرە نەخۆشیە بێباکە بن هەندێک جاریان زۆرە جوڵێن یان ASD ئەمە چییە؟ ئۆتیزم سپێکترم دیسۆردەر لە تەمەنی 2 بۆ 3 ساڵی زۆر جار ئەتواندرێ دیاری بکرێ یان بۆ نمونە ئەنێگزایەتی قەلەقی عادەتەن ئیتر لە تەمەنی 6 بۆ 12 ساڵی ئەتواندرێ پێی پێ ببرێ و دیپرشن خەمۆکی کە تووشی مناڵە بێ بەڵام ئەمە لە هەر چەمەنێک ئاگرێت تووشی مناڵ ببێ یان بۆ نمونە هەنێ نەخۆشیکەمان هەیە کە درەنگتر لە مرۆڤایە بەتایبەت لە مناڵە دەرەکەون ئەویش بۆ نمونە شیزۆفرینیا ینی زۆرینەی زۆری جار لەسەر و شانزەوە دەرەکەوێت لەخوا شانزەوە دەرناکەوێت شیزۆفرینیا بەڵام بەگشتی ینی پرسیارێک بکەین بۆی بینەر زۆر بەرچاوڕوون بێ بۆچی عادەتەن زۆربەی زۆری نەخۆشیە دەرونیەکان لە خوار تەمەنی 24 ساڵە ڕوئێن بۆچی لە خوار 24 ساڵە ڕوئێن لەبەرەوەی بەشی پێشەوەی مێشک فرۆنتال لۆب هەتا تەمەنی 24 ساڵ گەشەی تەواو نەبوو لە دوای 24 ساڵ گەشەی تەواوە بێ بۆیە لێرەیە وە کۆمەڵێک پەیامی زۆر گرنگیان کۆمەڵی ئیشی زۆر گرنگەکان بەشی پێشەوەی مێشک فێربوون لێرە ڕوئایە فۆکەس لێرەیە پێرسناڵەتی ئینسان لێرەیە دەسیژن قەراردان لێرەیە بیرکردنەوە لێرەیە بیرکردنەوە لێرەیە و زۆربەی زۆری جار گرفتە دەرونیەکان لە ناو بیرکردنەوەیان ڕوئێن و دوای ئەبن بە گرفتێکی جەستەی بۆیە ئەم بەشە کامڵ نەبوویان پێ نەگەیشتۆ بۆیە لەو تەمەنایە کە پێ تا ئەو تەمەنە پێ ناگا بۆیە هۆکارە بۆی کە
مناڵەکە پێش 24 ساڵ شکایمە کاڵین مناڵ خۆ بەستەنها مناڵ کاچێتە ڕۆزە و حەزانە مناڵ نییە هەتا 25 ساڵی مرۆڤ مناڵە دوای 25 ساڵی گەورابێت بۆیە لەو تەمەنایە زۆرتر دەرەکە باشە دکتۆر جیاوازی هەیە لە کوڕ و کچە کە زۆر جاروتومانە لەوانەیە کچەکە دەربڕینی کەمتر بێ کوڕەکە کە تووشی ناڕەحەتێکی دەرونیە بەیان شتێک بەدڵی و نایان شتێک زانێک کە زۆر لەسەرەتی ئەڵێ حروکترە شتێکە شکێنێ یا قیژەیەکەکەیان هاوارێکە بە زۆر جار کچەکانە بینین نازەم ئەمە لە سروشتی خۆیانە گۆشە گیریان بۆ دروستە بێت قسە ناکەن بێدەنگە بن یان دەنگێکی بەرزیان بەسەرا بێت لەوانێ ئەمەنە خۆی بخواتەوە زۆر جار نانیشی پێ نەخورێ ئەمەر جیاوازی هەیە بەڵێ حەسەب جۆری گرفتەکە حەسەب جۆری شڵەژانەکە ئەوەی کە علم حاڵەتەکانی دیاری کردووە حەسەب جۆری شڵەژانەکە بەڵێ هەندێک جار با بڵێن جیاوازی بەدیەکرێت جار یەکەم شت هەردووکیان مرۆڤن و معڕەزن بۆی کە تووشی شڵەژانی دەرونی بنەمە یەک دوو وەگە شۆڕ بینەوە ورتر ببینەوە ورتر دیقەت بین بەڵێ هەندێک جار لە هەندێک شڵەژانە جیاوازیە بینرێ بۆ نمونە ASD ئۆتیزم سپێکترم دیسۆردەر بە زۆری کوڕان تووشیە بن تا کچە سێ کوڕ تووشێ بێن جا کچێک تووشێ بێ ADHD سێ جۆرە Inattentive Hyperactivity Combined هایپەرەکتیڤیتی بە زۆری کوڕان تووشیە بن Inattentive بە زۆری کچان تووشیە ئەو فرەجوڵەکەی کوڕان ئەوەی کچان لە چیە چۆن زۆر نازوڵێ بەس پەیڕەوی ڕێنمایەکان ناکە گوێڕایەڵ نییە دەم خۆش مەواستەکەین ینی بێڕێزە یان واستەکەین عقلی گرفتێکی هەیە بەس لە ڕاستیە ADHD وای لێکا کە پەیوەز نەبێ ئەوە ناکە کە تۆیڵی قانون داینا ئەوواکە خۆی حەزی لێتی یان بۆ نمونە نەخۆشیەکمان هەیە پێوترێ eating disorder وەکو ئەنۆرۆکسیا و ئەوانە ئەمە زیاتر کچان تووشیە بن کە کێشەی خواردنە مناڵەکە کێشەی بۆ دروستە بە کەسە زۆر دایک و باگۆ کێشیان هەیە ئەڵێ ئایپاتێ لە بەردەم مناڵەکەمە دانەنێ مناڵەکەم نان ناخوا بۆیە eating disorder زیاتر کچان تووشیە بێ کە لە دوای تەمەنی 12 تقریبان لە بینی 12 بۆ 18 دەست پێیەکە و کچان زیاتر تووشێ زۆر سپاس دەزانیاریەکانی بەڕێزت بە هیوای ئەوەی هەموو دایک و باوکێک ئاگەی لەوە بێ بەتایبەت ئەو ئارامی ماڵە بەپارێزێت لە بەرچاو مناڵەکە یا شەڕ نەکەن بەراورد نەکەن بۆ منداڵەکەتان ئەگەر هەستیشیان کرد هەر ئەوە لە ڕووی دەرونیەوە بە پێی نیشانەکانی دکتۆر زانە تا ڕادێک نامەوە یا ڕاوێژە بکەن بێگومان باشە ڕاوێژ